کۆماری ئیسلامی و بازرگانی سێکس. لە ئێرانی ژێر دەسەڵاتی کۆماری ئیسلامیدا لەشفرۆشی و بازرگانی سێکس جگە لەوەی کە دزێوترین ڕواڵەتی چەپەڵی کۆمەڵگای سەرمایەداری دەردەخات، پاسە و سەرپۆشی شەرعیشی هەیە و بە یاساییش کراوە. لە ئێرانێکدا کە ئەم پسپۆڕەی بواری کۆمەڵایەتی فیلمی سووک و چروکی ماهوارەیی بە هۆکاری ئەم خەسارە کۆمەڵایەتیە و ئەم بازرگانیە پرسوودە دەزانێت، چەند هاوسەری و زەواجی کاتی واتە سیغە بە مۆری حەڵاڵ و ئیسلامی و ڕەوا ڕازاوەتەوە. ئەگەر لە ڕابردوودا ئەم کارە لە قوم و مەشهەد و شاری ڕێی لە نزیک حرەمەکاندا بەڕێوە دەچوو، ئێستا لە ئاستی سەرتاسەریدا کێشراوەتە ناو جەرگەی خیابانی شارە گەورەکان و تۆڕی ئینتێرنێتیەوە. تەبلیغاتێک کە لەلایەن بازرگانانی لەشفرۆش لە ئێرانە بۆ ئەم بابەتە دەکرێت، هیچ جیاوازیەکی لەگەڵ تەبلیغاتی هاوکارەکانیان لە باقی وڵاتانی تر کە بێشەرمانە جەستەی ژنانیان کردوتە کاڵا بۆ فرۆشتن نییە. بە پشتیوانی حکوومەتی ئیسلامی، بازرگانی سێکسی حەڵاڵی ئیسلامی لە ئێران پڕڕەونەقە و لە برەودایە. پەیدابوونی ژنانی خیابانی لە کۆمەڵگا دیاردەیەکە کە بۆ بینینی پێویست ناکا زۆر بەوردی و بە سەرنجەوە لە گۆشە و کەنارەکاندا بڕوانین. ئەوەندە بەسە لە کاتژمێر نوێی شەو بەولاوە بچیتە چەند شەقامێکی دیاریکرا و کێبڕکەی ئەو سەیارانە ببینی کە کەسەکان لە نێو سەیارەکانیاندا بۆ کڕینی جەستەی ژنێک دەکەونە کێبڕکەوە و دوای سەودا و مامەڵەی بەڕواڵەت نایاسایی بەڵام بە ئاشکرای ئەم بازاڕە سیارەکان بە دووسێ سەرنشینەوە لە بەرچاوان ون دەبن. هێشتا هاتوو هاواری ئیزدواجی کاتی و چەند هاوسەری لایەحەی حمایەت لە بنەماڵە لە مەجلیس نەبڕاوەوە کە دانیشتوانی ناوچە جۆرا و جۆرەکانی تاران شاهیدیەوە بوون کە چلۆن بەرگە و نامیلکەی تەبلیغاتی بۆ پەرەپێدانی سیغە بە ئاشکرا بڵاو دەکرێتەوە. بەستە تەبلیغاتیەکان لە پاڵ تەبلیغی پیتزا و هیتر لە سەرتاسەری شاری تاران خزمەتگوزاری تریش پێشکەش دەکەن. لە ئێرانێکدا کە هەموو سایتە نایارەکانی ڕژیم فیلتر کراون، ئێمە شایدی گەلێک سایتی بێفیلترین کە لە ڕێگای ئەوانەوە دەکرێت لەگەڵ ئەودا مەزراوە و ناوەندانەدا پەیوەندی ببەسرێت کە دەستیان لە ئیزدواجی کاتیدا هەیە. لە بەشێک لەو سایتانەدا بە بەردەوامی لە قسەی ئیمامەکان سەبارەت بە زەواجی کاتی کەڵک وەرگیراوە. کۆماری ئیسلامی کە بێشەرمانە ئەم ئافەتەی نظامی سەرمایەداری بەڕەسمی و قانونی کردووە، بە یەکێک لە هۆکارە سەرەکیەکان دادەنێن و ئەم ڕژیمە لە زمرەی بێ ئابڕووترین دەڵاڵانی سەنعەتی سێکس دەزانن. گومانی تێدا نییە لە کۆمەڵگایەکدا کە هەمووان بە شێوەی یەکسان لە ئیمکاناتی ئابووری و ڕفاهی کۆمەڵایەتی بەهرەمەند بن، جێگایەک بۆ فرۆشتنی سێکس و لەشفرۆشی نابێت.